بۆچی ئەبێ بەشداری کۆرسی تەرکیز و یادگە بکەیت؟ بۆچی؟ ئایا بۆ چ تەمەنێ گونجاوە؟ و تۆ چ سوودێکی لێوەرەگری؟ بۆ کێ زۆر باشە؟ بەرەزان، کۆرسی تەرکیز و یادگا بۆ هەموو کەسێک گونجاوە و پێویستە. ئەگەر کەسەکە مناڵە، ئەوان پێویستە دایک و باوکی لە کۆرسەکە تێبگەن و ڕاهێنانەکانی بۆ ئاسان بکەن کە ڕاهێنان ئەنجام بە و هەمان بیرۆکە بەکاربێنێ. بۆ نمونە بۆ خوێندکارێکی پۆلی 3، 4، 5 سەرەتایی، بەڵام بۆ خوێندکارێکە خۆی لە قۆناغی 7 و 8 بەرەو سەرە بە ئاسانی ئەتوانێت تێبگە. و لە هەر قۆناغێکی خوێندنا هەبی، چ قۆناغەکانی سەرەتایی بێت، چ قۆناغی خوێندنی ماستەر و دکتۆرا بێ، بەکارهێنانی ئەو کارامەیانەی کە لە کۆرسی تەرکیز و یادگە تۆ بەدەستی دەهێنی وات لێ ئەکا کاتێکی زۆرت بۆ بگەڕێتەوە. ئەمە واتە بۆ هەموو خوێندکارێک باشە. پاشان بە نسبەت تەمەنەوە، ئەگەر کەسێک تەمەنی زۆر چوو بێتە سەرەوە، بە دڵنیایی ئەو کەسانی تەمەنیان نەچێتە سەرەوە، مەترسی ئەلزایمەر هەیە، مەترسی فقدان زاکیرە هەیە، مەترسی ئەوە هەیە کە تووشی خەڵەفان ببن. باشترین دەرمان ئەوەیە تۆ کارێ بکەی خانە دەمارەکانە پەیوەندی زیاتر دروستکەن، بەپێی ئەوەی کە ئێمە لە سیستمی سەرەکی و لە کۆرسی بنەڕەتی پێشکەوتووی بەهێزکردنی تەرکیز و یادگا ئێمە ئەیڵینەوە هەر کەس ئەو ڕاهێنانانە ئەنجام بات پەیوەندی خانە دەمارەکانی زۆر باشتر ئەبێ و هەر کەس ئەو ڕێنماییانە جێبەجێ بکە، بەتایبەت لە بەشە تەندروستیەکەیان لە هەموو تەمەنێکە ئەتوانێت چێژ لەوە وەرگرێت کە مێشکی بە باشی کارەکات. و بۆ هەموو کەسێک گونجاوە کەسێ بتوانێت کتێبێک بخوێنێتەوە، بەدڵنیایی ئەم کۆرسە بخوێنێتەوە باشتر وای لێ کە زانیاریەکانی باشتر بیر بمێنێ و ڕۆژ بە ڕۆژ ئەتوانێت یادگەی خۆی باشتر بکە. بە تایبەتی کەسێ بیەوێت لە تاقیکردنەوەیەکە ئەنجامی باش بەدەستبێنێ، پێویستە ئەم کۆرسە بخوێنێ، ڕاهێنانەکان ئەنجام بە و بەپێی ئەم ڕێنمایانی کە لەم کۆرسا دراوە کەسەکە مێشکی بەهێز بکە و زانیاریەکان لە مێشتیا خەزن بکە. بە تایبەتی بۆ خوێندکارێکی پۆلی 12 کاتێکی زۆری بۆ ئەگەڕێتەوە ئەگەر تۆ بەشداری کۆرسی بەهێزکردنی تەرکیز و یادگە بکەی و پاش ئەوەی کە ڕاهێنانە ئەساسیەکانە کرد و بابەتەکە وەکو خۆی تێگەشتی بیت ئەم شتانە لەسەر زانیاریەکانی خوێندن، بە تایبەتی ئەدەبی کوردی، ئەگەر کەسێکی لە بەشی زانستی ئەخوێنی ئەو شتانی بۆ لەبەرکردنەوە وەکو لە زیندەزانیا هەیە، یا لە ئەدەبی عەرەبی یا هەندێک شتەیە لە بەشی لاوانەی ئینگلیزی، تۆ ئەتوانی ئەم ڕێگایانە بەکار بهێنی لە ماوەیەکی کەمە زانیاریکی زۆر خەزم بکەی، دواییش بە دەقیقی و بە وردی بیرکەوێتەوە. ساڵێکیان پەیوەندیم کرد بە یەکێک لە خوێندکارەکانمەوە، وتم تاقیکردنەوەی سەری ساڵ چۆن بووی کە لای من خولی یادگەی خوێند بوو، وتی سپاس بۆخوا زۆر باش بووم و نمرەیەکی باشم بەدەستهێناوە، نمرەی وابزانم 96 پۆینت شتێکی بەدەستهێنا بوو. لێم پرسی کە تۆ چ سوودێکت لە کۆرسی یادگە بینی؟ وتی ڕاستەکەی مامۆستا من کۆمەڵێ لە زانیاریەکان، نیوەی زانیاریەکانم بەو شێوازە لەبەر کرد کە تۆ فێرت کردیم و نیوەشی بەو شێوازەی کە کلاسیک جاران چۆن سەعیم کردبوو. هەروە لە کاتی تاقیکردنەوەی سەری ساڵا بۆم دەرکەوت ئەوەی کە بەو تەکنیکانە لەبەرم کردووە کە تۆ فێرت کردوین، ئەوە ڕاستەوخۆ وەڵامەکەم بیرەکەوتەوە و دڵنیا بووم 100% کە ئەو وەڵامە ڕاستە. بەڵام ئەوەی کە بە شێوازە کلاسیکێکی خۆم لەبەرم کردبوو لە کاتی تاقیکردنەوە کاتی زۆری گرتم و هەر گومانم هەبوو. بۆیە باشترین سوودم لەو کۆرسە بینی کە دڵنیا بم لە زانیاریەکان. بەڕێزان، بە درێژایی ساڵانی ڕابردوو خوێندکارێکی زۆر لە قۆناغە جیاوازەکانی خوێندن، هەم لە پۆلی 12 هەم لە قۆناغی بنەڕەتی و ئامادەی و لە کۆلێژە جیاوازەکانی زانکۆ نمرەی باشیان بەدەستهێناوە و توانیانە ڕۆژ بە ڕۆژ باشتر بن. بە دڵنیایی ئەوانە کێن؟ ئەوانن کە ڕێنمایەکانی کۆرسەکەیان جێبەجێ کردووە و ڕاهێنانیان کردووە و هەوڵیانیان ئەو شتانە بەردەوام جێبەجێ بکەن بەسەر ئەو پرۆگرامی کە ئەی خوێنن یان ئامادەی ئەکەن بۆ کاتی تاقیکردنەوە. بۆیە کاتێکی زۆرت بۆ ئەگەڕێتەوە، من دڵنیام هەرگیز کەس نییە کە خولی یادگە بخوێنێ، ڕێنمایەکان جێبەجێ بکە، ڕاهێنانەکان بکات و دواییش پەشیمان بێ. شتی وانە بە درێژایی ئەم ساڵانەی ڕابردوو هەر کەس بەشداری کردووە. ئێمە ئەوانەی کە تاقیکردنەوەمان لەسەر کردوون لە سەرەتا و لە کۆتاییە دەرکەوتووە، ئەوەشی کە زۆر ئیهمال بووە 2 هێندە توانای یادگەی باش بووە، بەڵام ئەوانەی کە زۆر جددی بوون تاکو 7 هێندە زیاتر توانای یادگەیان باش بووە. ئەگەر لە خۆم بپرسی، من بە درێژایی خوێندن
لە قۆناغەکانی سەرەتایی ناوەندی دواناوەندی یادگەم زۆر خراپ بوو، کاتێکی زۆرم پێویست بوو و هەرگیز نەمەتوانی شتێک بە دەقیقی لەبەرکەم، بەڵام سوپاس بۆخوا ئێستاکە من ئەو زانیاریانی کە لەبەر یەکەم تا ڕادەیەکی زۆر بە دەقیقی و بە وردی و زۆر جاریش بە باشی لە بیرم ئەمێنن. بۆ نمونە من بە خێرایی ئەتوانم بیرم کەوێتەوە کە ئەمڕۆ تەماشایەکی مێژووی دەوڵەتی عوسمانیم کرد، یەکسەر بە خێرایی بیرمەکەوێتەوە کە ساڵی 1299 دامەزراوە و لە ساڵی 1923 کۆتایی هاتووە و ئەگەر باسی فەتحی قوستەنتینیە بکەم وێنەیەکم بیرەکەوێت و وێنەکە بە خێرایی ژمارەکەم بیرە خاتەوە کە ساڵی 1453 واتە 1453 فەتحی قوستەنتینیە کرا لەلایەن سوڵتان محەممەدی فاتح. و ئەگەر من بیرێک لە زانیارەکانی ئەم ماوەیە بکەمەوە یان ئەو زانیارانی پێشتر بە دەقیقی لەبەرم کردوون، ئەوە بە کۆدێکە من بە خێرایی بیرمەکەوێتەوە. ئەگەر چەند جارە بیری خۆم خستبێتەوە ئیتر من کۆدەکەم پێویست نییە و هەمیشە زانیارێکە بە وردی و بە جوانی لە بیرمەمێنێ. ئەگەر گومانیشم لە زانیارێکە دروست ببێ ئەوە جارێکی تر بە کۆدەکە ئەتوانم بیرم کەوێتەوە. ئەمە پێویستی بە تەمرینە، ماوەیەک تەمرینەکەی هەروەکو چۆن کەسێک لە هۆڵێکی یاری ئاسن گرنگی بەخۆی ئەیە ڕۆژانە خواردن، ڕێنمایی، تەندروستی و وەرزشێکی ڕێکوپێک ڕاهێنان، لە دوای ڕاهێنان هەستەکان ماسوولکەکانی بەهێزە بن. هەموو ئەوانەشی کە کۆرسی یادگا ئەخوێنن ڕۆژ بە ڕۆژ ڕاهێنان ئەنجامێن، ڕۆژ بە ڕۆژ هەست بەوەکەن کە یادگیان بەهێزتر و بەهێزترە بێت، چونکە پەیوەندی خانەدەمارەکانیان باشتر ئەبێ و فێری تەکنیکێکە بن کە زۆر بە خێرایی ئەو بەشانی مێشکی یارمەتیدا بیر بکەوێتەوە، لەوانە ئەمیگدالا، هیپۆکامپۆس و لای ڕاستی مێشک، پەیوەندی خانەدەمارەکان، هەموو ئەمانە ئێمە شیکردنەوەی زانستیمان بۆی هەیە کە لە کۆرسی یادگە کاتێکە بە تۆ ئەڵین ئەمە ئەبێ ئەم ڕەنگەی بیتێ، ئەمە ئەبێ ئەم وێنەیی بیتێ، بەڵام پێچێت تۆ نەزانی کە لەناو مێشکتا چۆن ئەم بەشانە چالاکە بن. بۆ نمونە ئەگەر من ساڵانێک لەم و پێش کۆمەڵەشتم بە دەقیقی لەبەر کردبێ، ئێستاکەش هەر بە دەقیقی بیرمەکەوێتەوە. بۆ نمونە ئەتوانم یەکسەر پێت بڵێم سوورەتی 18 سوورەتی کەهفە ماکیفینە فیه ئەبەدا ئاەتی سێهەمە، و ئەتوانم بیرم بکەوێتەوە کە سوورەتی مەریەم بۆ نمونە سوورەتی 19 یەریثونی و یەریث من ئالی یعقوب، ئەم یەکسەر بیرمەکەوێتەوە کە ئاەتی 6. و بەم شێوازە تۆ ئەتوانی بە دەقیقی، یا ئەگەر پێم بڵێ ئەوەی کە لەبەرت کردووە لاپەڕەچەنە، بۆ نمونە سوورەتی 19 کە سوورەتی مەریەمە بیرمەکەوێتەوە کە ئەمە 305 لاپەڕە 305. و ئەم وردی و دەقیقیە لای من وەکو خەونێک وا بووە، واتە ئەگەر بیرکەمەوە لە جاران کاتی هاتوون پێناسەیەک یا زانیاریەکەم لەبەر کردووە بەڕاستی کاتم لەگەڵ کوشتۆ و دواییش هەر لە بیرم نەماوە. بۆیە ئێستاکە زۆر خۆشحاڵم کە ئەتوانم بڵێم چەندین قاتی هەموو تەمەنی ڕابردووم یادگەم باشترە و هەموو ئەوانشی کە بەشداری کۆرسی یادگیان کردووە و ڕاهێنانیان جێبەجێ کردووە و ڕێنمایەکانیان جێبەجێ کردووە و هێشتا لە بواری سعیکردن و مطالعەکردنیانە بەکارێن. ئەوانش ئێستاکە یادگیان لە چاو جارانە زۆر باشتر بووە. تۆش دەتوانی، ئەمە نیعمەتێکی زۆر گەورەیە، تۆ دەتوانی سوودێکی زۆری لێ ببینی. ئێمە زۆر بە دڵسۆزی بە دەیان پارچە ڤیدیۆ بە دەیان دەرس ئەم بابەتەمان وتوەتەوە و تۆ ئەتوانی لە ماوەیەکی کەمە بیخوێنی و پەرە بەتوانەکانی مێشک و یادگەی خۆت بدەیت. هاوکات نرخێکی زۆر کەمی لەسەردانراوە کە ئەتوانم بڵێم لە هیچ شوێنێکی دنیا کۆرسێکی لەو شێوازە بەو نرخە دەست ناکەوێت. بۆیە زۆر خۆشحاڵم کار لێرەوە بە تۆ بڵێم بەشدار بە، چونکە دڵنیام ئەگەر ڕێنمایەکان جێبەجێ بکەیت و ڕاهێنانەکان بکەیت، ڕۆژێک وەکو زۆرێک کە ئێستاکە بەردەوام نامەی دەستخۆشی ئەنێرن یان لە کۆمنتەکانە ئەگەر بینی بێتان تۆش ڕۆژێ لە ڕۆژان پێچێ ئاگادارمان بکەیتەوە کە سوودت لێ وەرگرتووە.